ڕۆشنبیران و سەرکۆنانی مەدەنی کەرکووک نیگەران لە هەڵوێستەکانی تورکیا بەرامبەر بە کۆبانێ و هەڵوێستەکانی تورکیا بە دژ و نێرێنی وەسف دەکەن. نەڵێم نەک تورکیا هاوکاری کۆبانی ناکە، بەڵکو پێچێ ئەمڕۆ ئەو شەڕێکە و لایەنانی تر دژ بە کۆبانی ئەیکەن شەڕی تورکیا و دەسەڵاتی تورکیا و حکومەتی ئێستای تورکیا بێ ئەوانەیەکەن. هەڵبەتە ئەمڕۆ هەرچی لە کۆبانیا ئەقەومی و ڕۆئەدا کە بە زیانی ئینسانیەتیش کۆتایی دێ ئەوەی کە هەمومان ئەیبینن ڕۆژانە بە بەرچاومان و ڕۆدا. هەڵبەتە ئەمە خواست و ویستی ئەو حکومەت و دەسەڵاتی ئێستایەکە لەسەر بەڕێوەبەری ئەو وڵاتەیە. بۆیە من وەکو خۆم بۆ بۆچوونی خۆشم قەت ناگەمە ئەو باوەڕی حکومەتی ئێستای تورک کە ئێستا لەسەر دەسەڵاتە بە هیچ شێوازێک ببێتە پشتوپەنا ناڵم بۆ کۆبانی، من ئەڵێم نابێتە پشتوپەنا بۆ ئینسانیەتیش لەم ڕۆژەیە. کۆبانێ پرسی کوردە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کێشەی کوردە لە هەر چوار پارچەکەی کوردستان تورکیا بوون و وجودی خۆی لەسەر لە ناوچوون و سڕینەوە و دەستەمەکردنی کورد ئەبینێ. لەبەرەوە سەرکەوتنی پرسی کورد کۆتایی پێهێنانی هەیمەنەی تورکیا لەو منتیقەی کە ئێستاتیاژێ بێگومان و کۆزانین تورکیا تورک خۆی کەمینەیەکە لە وڵاتی تورکیا ئەمە ماوەی زیاتر لە 500 ساڵە حاکمی ئەم منتیقەیە. بۆیە ئەو وا ئازانێ وا ئەبینێ کاتێک پرسی کورد سەرەکەوێ کاتێکە کێشەی کورد بەرەو چارەسەر بوون دەڕوا کورد خاوەندارەتی لە خۆی دەکا. ئەمە هاوکێشەیەکە، ئەمە دوالیزمە بەنسبەت تورکەوتشی سەرکەوتنی کورد سەرکەوتنی چوار پارچەی کوردستان دروستکردنی دەوڵەتی کوردی بە نەتیجە کەمکردنەوەی هەیمەنەی تورکە لە منتیقەکە. بە بڕای سەرکردەیەکی تورکمانیش لە کەرکووک ئەرکی تورکیایە هاوکاری کۆبانێ بکات بەو پێی تیرۆر هەڕەشەیە بۆ سەر هەموو لایەک. ئێستا کۆبانی من ئەترسم تەمەنایش ئەەکەم دوعایش ئەەکەم وەک قەضیەی کەربەلا نەبێ ئەمانەیش ئیبادەی جەماعی ژن و منداڵ، یعنی ئەوانە نە زەمیریان هەیە نە ئەخلاقیان هەیە ئەسڵەن. بۆ ئەوە دەعم شاری کۆبانی بەڕاستی ئەگەر وەلەو دوورە لە سنووری عێراق مەفروض عێراقیش یارمەتی بکەن ئەوانە، لأنه داعش دوشمنی مشتەرەکە. ئیمڕۆ لە کۆبانیە بەیانی نزیکی هەولێرە و کەرکووگە، ئێستا جەبهە زۆر گەورەیە لە کەرکووگەوە حتا کۆبانی. من يعني تمنى أكم رجائش أكم دولتي تركيش مفروض مشاركة بكات، لأنه أوانا اعتراف حدود ناكن، اعتراف دولة ناكن، أوانا ألين دولة الإسلامية خليفيش تحديديان كردوا. إذن دشمني هموي نتوكاني ملتكاني ودولكاني منطقية لازم همو بيك جبهة ديجي أم آفة شربكنا. سەرباریەوە ڕەشانی لەسەر کۆبانێ هەیە بێ هەڵوێستی تورکیا و دەسەڵاتەکانیش لە باشوور بوونەتە پرسە لێ هاوڵاتیان و دەپرسن دژایەتی کۆبانی لەلایەن تورکیاوە بۆچی و هەڵوێستی شەرمنانی هەرێمیش بەرامبەر بە کۆبانێ تاکەی و بەرەو چۆ. عومەر غەریب، کوردسات نیوز، کەرکووک.